بڕیارەكەی بانكی ناوەندی عێراقی لەبارەی بەرزکردنەوە ناجێگیری دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر نرخی کاڵا و شمەک دروست کردووە و جموجوڵ و گەرموگوڕی بازاری خاو کردوێتەوە. ئەو کات بەشێک لە پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتی نرخیان بەرز بووەتەوە. تأثیر لەسەر برنجە سەر خواردنە سەر هەموو شتێ، بەڵام خۆی ئەم شتە دوو ڕەندیە، یەکێکیانەوەی کە خەڵکەکە بتوانێت پەلەمەی بازار نەدا، چونکە ئێمە لە بیرۆری خۆمان ئەمە سێ چوار وەزاحاتە سەر ئێمە لەسەر ئەم بەزمە خەڵک پەلەمایدا لە دوای هەمووشی یا گەنی لە ماڵەیە هەودوو بۆ دوکاندارەکان. من تەکلیفمەوەیە لەو خەڵکە ئەو خەڵکە پەلەمای ڕسک نەدا، چونکە ئەم ڕسکە خۆی دابەزێتە تەجدید ئەو کەسەی کە کۆمپانیەکانە مەجبورن کە دۆلار بەرزبووەوە شتەکە دابەزێنەوە. جاران 142 بوو، جاران بازار زیاتر بوو، ئێستا 145 چۆن بازار فەرقەکە یەکسەر ئۆتۆماتیکی فەرقەکە. وەڵا تەئسیری زۆرە بە تایبەتی لەسەر ئەو شمەکانی کە لە دەرەوێت، بە تایبەتی دوکانی وشکەکان، یعنی لە 130 چۆتە سەر ڕستەکە. بەڵام وەکو ئێمە تەڕەخواری جارە وەکو بە شێوەیەکی گشتی دیاری ناوە، زیاتر تەئسیر لەسەر ئەو شمەکانەیە کە لە دەرێ هەرێمەتە ناوە، بە تایبەتی ئەو مارکێتانەی کە ئیشی وشکە ئەکەن لە 130 چۆتە سەر وڵات تەئسیرەیە. بەڵام با ئێمە پوختەیەک لەسەرەوە بکەین. ئابوورینا سێک ئاماژە بۆ دەکات لەم حاڵەتەدا کە بەهای دینار بەرامبەر دۆلار دابەزیوە پێویستە کڕیار ژیرانە هەڵسوکۆت بکات و هەڵپا بۆ کڕینی شماک نەکات. بێگومان هەمیشە ئامانجی بابلین فرۆشیار ئەوەیە کە زۆرترین قازانجی دەستکەوێت، زۆرترین دەستکەوتی دەستکەوێت و هەمیشە بە شوێن فورسەیە گەڕ ئەمە یەکێکە لەو فورسانەی کە بە گشتی فرۆشیار چۆنەڵی ڕۆژی خۆیەتی کاتی خۆیەتی بۆیە پێویستە بە کاربەر فورسە نەدا بەدەستیانەوە لە بازار بکشێتەوە سەحب کات بۆ ئەوەی ئەو کاریگەریە بەو جۆرە نەبێ و وەکووتمان شمەکی خراپ سەرف نەکرێت. بە بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی جارێکی دیکە بارگرانێکی تر لەسەر ژیانی هاوڵاتیان یێرێم دروست بوو. ئەویش بەشێک لە دوکاندار و بازرگانەکان نرخی شتومەک و پێداویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیانیان گران کردووە. داوا لە لیژنەکانی قایمقامێت دەکرێت چاودێری نرخەکانی بازار بکرێت و ڕێگە نەدرێت جارێکی دیکە نرخ بەرز بکرێتەوە و هاوڵاتی جارێکی تر زەرمەند بێت. دیاریش نییە بەهای دۆلار بەم شێوەیە دەمێنێتەوە یاخود گۆڕانی بەسەردا دێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.